خۆشەویستێکی بێت تێگەیشتن تەمەنی کورتە و بەردەوام نابێت. بە هەزاران جۆر لە درامای بیانی دۆبلاژ کران کاریگەریە باش و خراپەکانی لەسەر کۆمەڵگا چی بوون؟ ئەوەی زۆرترین پارە ئێمە بە دراماماندابی بۆ ئەڵلقەیەک 3000 دلاری پێدراوە. کە تۆ درامات نەبوو پێت دەبێ ئاسایبێک درامایك خەڵشکە بێتە ناو وڵاتەکەی تو. کەلتورێک فەرز کرا لەسەرمانە دڵامەی بیانی بازاری زۆرترە سپۆنسەری هەیە. درامای کوردی لە چی جوگرافیای درامای جیهانیە لە هیچ شوێنێک نییە چونکە درامای کوردی درامایەکی بوێر نییە. بێ بەرامبەرم درامایانەتان یەتە بەردەست و دۆبلاژیەکەن؟ ئێمە وەکو کەناڵی لۆکاڵی پێمان خۆشە سیستەمی کۆپیڕایت پێڕۆ بکرێت. ئەو درامە بیانیانە کە ئێستا کە لە کەناڵەکان پەخش دەکرێتن دەتوانین برێن زۆرترینیان بەبێ فلتر دێنە سەر شاشە. لە ڕێنماییەکە ئەومان زیاد کردووە کەناڵەکانی تەلەڤیزیۆن دەبێ کەسێکی کۆمەڵناس دابنێن. درامای تورکی دەچێتە 140 وڵاتی جیهانی. درامای تورکی سیر دکن ئالێ زماندا گەلێکی باندۆرێکی نەباش چێکریە. وەکو دایکێکە تەماشای ئەو درامایانەکەم کاریگەری هەبووە بێگومان لەسەر خۆم لەسەر خێزانەکان. چەندین دراما هەبووە ئەوە نەبوو کە کاری بەرجەڕین لەسەر بکرێت جا چ بگاتە ئەوەی کە دۆبلاژ بکرێت.